ئێستا لە مزگەوتی مامەڕی شەم لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ ئەم لێرە دیارە پرسە بۆ ئەو گەنجە کوردە دانراوە لەگەڵ خانەوادەکەی گفتوگوی زیاتر و زانیاری زیاتر وەردەگرن بە سپاسەوە مامۆستا وەلید خورشیدم لەگەڵایە کە بەڕێزیان ئامۆزای کوژراوەکەن. مامۆستا ئەم کاتتان باشەگەر بفەرمەنە ئێرە سەرتا دەمێت بڵێم کە خۆتان خۆش بن دوان ناخۆشیتان بێت ڕووداوەکە چۆن بووە بە پێی زانیاریەکانی وەکو خانەوادا؟ سەرەتا بەخێربێن سوپاستانەکەین بە سەرکردنەوەتان بۆ ئێمە پێزانین سەرخۆشی لە خۆم و لە باوکی بەڕێزی و لە بابای و لە بنەماڵەکەیانەکەم و خی گەورە عەفوی کا و لێی خۆش بێ ئینشاءالله. ئەم کوڕێمە لە ساڵ 2009 دەرچووە لە خارجە لە ئەوروپا لە بەریتانیاژێ لە لەندەن لەوێ لە چێشتخانەیەکی شەکا چەند گەنجێکی تری چەمچەماڵی کوردیان لەگەڵایە لێ بۆ خۆیان سەری خۆیان کەس کردووە کاسبی حەڵاڵی خۆیانەکەن لە مەطعەمێکە. هەڵبەتە بەریتانیا پڕی بووە لە گەنجی لام سەرلا و بەرەڵا و تلیاخۆر و دەرمانخۆر و ئەم بابەتانە ئیشی ئەوان دزیەتی و چەقۆشان و هەمویان ئەڵدەی دەرمان بوون هاتوونەتە پێش چێشتخانەکە شەڕیان کردووە و شەڕەکانی ناوەتە ژوورەوە بۆ ناو چێشتخانەکە ئەوانیش لەبەرەوەی چێشتخانەکە تێک نەچێ و کوردن و سۆزیان بۆیان جوولاوە ناوبژیان کردووە چەقۆیەکیان داوە لە قاچی و دەمار حیاتی بڕیوە دوای لە عرض کەوتووە 20 دقیقە کەس غیرەتی نەبوو هەڵی دەبی با بۆ خەستخانە ئەگەر بێت و زووتر ببرایە حەقم بەقەدەر خوا نییە خی گەورە ئەجەلت بێنی هەر ئەمری بەڵام وەکو ئەسباب ینی مووقیفێوان نەبووە لە کوردەکان ئەوێش لە ئەو برادرانی ئەو منتیقەیەکە لێ بوون نەیان بردو بۆ خەستخانەوە هەتا عیلاجێکی بکرێ. باشە ئەو گەنجانەی کە شەڕەکەیان بۆ ئەم کوڕیەوە ناوبژی کردەوەنی ژەر کورد بن کوردن یەکێکیان چەمچەماڵیە و یەکێکیان کەلاری و یەکیان خەڵ لای ڕانێ و خەڵات زێو ناوەیە. دەستگیر کراوە ناوان بە پێی زانیاری؟ نا کەسیان دەستگیر نەکردن هەڵاتون ڕایان کردووە بەس ئەلقاقە بزیان بۆ دەرچوو بۆ گردن. مامۆستا تەرمەکەی ئەم کوڕیەوە دیارەکە گەڕێنرێتەوە بۆ کورد؟ وەڵی شاوە خەریکن لێ و برادرانە و خزمانە لێوێ خەریکن لێوەکو ئێرە نییە بێ بچێتە سەفارەت و فیزەکەی بۆ عکس بکرێتەوە و مەراسیمێکی بۆ بکرێەوە هێنەوە مامۆستا عادل لەوێ عادل عیزەت و برایەکی خۆی لەوێ و یەک دوو ئامۆزای ترمان لەوێ وا خەریکن ئینشەڵا لە چەند ڕۆژێکی ترە جەنازەکەی دێنەوە. ئەبەت کوڕێکی زۆر بە ئەدەب بوو کوڕێکی زۆر بە حورمەت بوو کوڕێکی زۆر موسڵمان و دیندار بوو بەڵکو دۆست و ئەوەی یار و نەیار شایەتی بۆ دەن هەر گەنجێک کوردی چەمچەماڵی بچوایە ئەوروپا بچوایە لەندەن بچوایە لای ئەو شەوێ دوو شەو لای ئەو ئەخەوت خۆیە شۆری جلی بۆ یەکڕی پارەیەدا 100 پاوەند و 200 پاوەندی داوتە ئەو گەنجانە و جێی ئیشی بۆیان دابین کردووە و دوای بەڕیانی خڕیانی کەسێکی زۆر بەکار بووە کەسێکی زۆر موسڵمان بووە پیاوێکی لەخواترز بووە دوور بووە لە هەموو مەسائلێکی حرام. داواکاریتان چی وەکو خانەوادەکەی؟ ئێمە هەڵبەتە لە دوو لاوە داواکاریمانەیە داواکاریمان لە حکوومەتی بەریتانیا کە دەنگم ناگاتیان ئەوانە بگرن پاشان داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەو بەرپرسانەی ئەم وڵاتەی کەوا هەڵبەتە ئەمانە کە سوکاریان لێرەیە ئێمە چاوەڕێی حکوومەتەکەین کە سوکارەکانیان ئاگدار بکەنەوە یا لەوێ خۆیان تەسلیمکەن یا لێرە کە سوکاریان ئەبێ بێن پاساو بێنەوە ئیلا ئێمە عشایرین مووقیفی عشایریمان ئەوە نییە کەسێک کەسمان لێ بکوژێ و بەسەر جەنازەی ئێمە تێپەڕێ هەڵبەتە حەقی خۆی کرێتەوە بە ئیزنی خۆی گەورە. هیچ کە سوکاریە و گەنجانی کە شەڕەکەیان بۆ نەهاتون بەرەو تا ئێستا هیچ نییە تا ئێستا ناتونە ئەسڵەن بۆ تەعزیەش ناتونە. سپاس بۆ جەنابتان بفەرمونون دەستان خۆش بێت دەستان ماچەکەم سپاس دەکەم دوای ناخۆشیتان بێت ئاراز بە شێوەیەکی گشتی ئەمە زانیاریەکان بوو لە زاری بەڕێز مامۆستا وەلید کە بەڕێزیان ئامۆزای کوژراوەکەن دەگەڕێمە.